الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتارەکانی ڕابردوودا لەگەڵ ئێوەی بەڕێز و ئازیزدا لە خزمەت قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا بووین. لە خزمەت سوورەتی ئەلئەنعام یەک ئایەتمان وەرگرت، ئایەتی ژمارە 59. ئایەتێک دەتوانی بڵێیت تەواوی بیر و باوەڕی ئیسلامەتی و خواناسی و عەقیدە پاکەکەمانی هەمووی تێدایە. ئەمڕۆ ئێمەی موسڵمان لە هەموو کاتێک زیاتر پێویستیمان بە عەقیدەیە، پێویستیمان بە بیر و باوەڕە. بیر و باوەڕەکەش خوای پەروەردگار بۆی ئاسان کردوین. خوێندنەوەی دەیەها کتێب موجەلدات کتێبی ناوێ، یەک ئایەتی قورئانمان وەرگرت بەویستی خوای پەروەردگار و شەبە و شە لەسەری دەوەستین، پەلەی لێ ناکەین، ئینشاء الله سوودێکی گەورەی بۆ دنیا و قیامەتمان لێ دەبینین. گەیشتینە ئەو بەشەی ئایەتەکە کە دەفەرمێ ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. هەموو دەنکە دانەوێڵەیەک، حەبە دەنکە گەنمێک، دەنکە جۆیەک، نیسکێک، نۆکێک، کونجیەک، یعنی هەموو ئەوەی کەوا پێدەوترێ دانەوێڵە و دەنکۆڵەی هەیە، هەموو دەنکۆڵەیەکی دانەوێڵە کاتێک کەوا جوتیارێک دەیچێنێ بەنێتی بەرهەمهێنان دەیخاتە ژێر تاریکیەکانی زەویەوە، فی ظولمات الأرض، لەناو تاریکیەکانی زەویدا خودای پەروەردگار پێی ئاگادارە. الله لە عیلمی بێ سنووری خوای پەروەردگار هەموو دەنکە گەنمێک، هەموو دەنکە دانەوێڵەیەکی تر، هەموو ئەم سەرزەویەکە هەیە، کاتێکەوە دەنکە دانەوێڵەکە دەچێتە ژێر زەوی تاریکەوە، فی ظولمات، لە ژێر تاریکیەکاندا، لە ژێر کۆمەڵێک پەردەی تاریکدا، ئەو هەموو قورساییەی لەسرە پەروەردگار لێی بێ ئاگانیە، ئاگای لە دەنگ بە دەنکی ئەو دانەوێڵەیە هەیە. بۆیە هەموو دەنکە گەنمێک کە زیاتر باسی گەنم دەکەن چونکە ئێمە نانی گەنم زیاتر بەکاردێنین و دەیخۆین، هەموو دەنکە گەنمێک زانکۆیەکە بۆ فێربوون. زانکۆ هەر ئەوە نییە بەڕێزت بە کالێریۆسی لێ وەرگری و پێت بڵێن بڕوانامەت هەیە، پێت بڵێن ماستەرت هەیە، دکتۆرات هەیە، خوێندنی باڵات تەواو کردووە، ئەمە بڕوانامەت وەرگرتووە. بەڵام ئەرحەم الراحیمین الله سبحانه وتعالى ئەوەندە ئێمەی خۆش دەوێ، ئەگەر هەر خوێندەواریشمان نەبێ لە دەنکە گەنمێکەوە دەتوانین بڕوانامەی باڵای زانکۆ وەرگرین. هەر دەنکە گەنمێک کە نانەکەی ئێمەی لێ دروست دەکرێ و چەندەها خواردنی تریش و بەروبوومی تریش، ئەو دەنکە گەنمە بۆ خۆی زانکۆیەکە بۆ فێربوونی وانەکانی ژیانێکی جوان شایستە بە مرۆڤ، هەروەها وانەیەکە زانکۆیەکە بۆ فێربوونی بیر و باوەڕ و دین و عەقیدەی ئیسلامی. با لەم وتارەدا لەگەڵ جەنابتاندا لە ڕۆژی هەینیدا لەم وتاری جومعەیەدا بە ئیزنی خوای پەروەردگار لە ماڵەکەی خۆمانەوە ئەم وانانە لە زانکۆی دەنکە گەنما وەرگرین. وانەی یەکەم گەورەی و بەنرخی زەویمان دەداتێ. کاتێک کە سەیری ئەو زەویە دەکەی ئەم گەنمە بەرهەم دێنێ و پێشکەشمانی دەکا، یەکەم جار دایکە زەوی گەورەیەکەی دەردەکەوێ. زەوی دوو سیفاتی هەیە، یەکەم زۆر بە تەحەممولە، جەنابەت دیقەت بدە ئەو هەموو جووتەی لەسەر دەکرێ، ناوسکی هەڵدەدڕێ، گەنمی تێدەکرێ، دانەوێڵەکانی تیا دەچێندرێ، سەبر دەگرێت، تەحەممول دەکا، هەمووی لە ناخی خۆیان جێ دەکاتەوە، ئەڵێ بە فیڕۆ نەچووە. ئەم هەموو بینایی لەسەر دەکرێ، ئەڵێ بۆ ئاوەدانیە، بۆ ئاوەدانی وڵاتە، جوانیە، خزمەتکردنی مرۆڤەکانە، هەموو لەسەر ئەم زەویە دەکرێت. زەوی تەحەممولی هەیە، زۆر هێدی و هێمن و ئارامە. خوای پەروەردگار ئاوای دروست کردووە. دووەم لە سیفاتە جوانەکانی دایکە زەوی ئەوەیە زۆر بەخشندە و بەڕێزە. ئەوە تا دەنکێ گەنمی دەدەیتێ بۆت فڕێ ناداتەوە، زۆر بە ئەمانەتەوە لێت وەردەگرێ، ماوەیەک لە ناوسکی خۆیان هەڵی دەگرێ،
دواتر وردە وردە دەڕێ و چەکەرە دەکا و قەد و باڵا دەکا ئەو هەموو خۆراکەی بۆ کۆ دەکاتەوە دایکە زەوی ئەو هەموو خۆراکە کۆ دەکاتەوە بۆ ئەو دەنکە گەنمە بۆ ئەوەی قەد و باڵا بکە دواتر گوڵێکی جوان بکە وتم زەوی هەم بەخشندەیە هەم زۆر بەڕێزە لە جیاتی دەنکێک گەنم بەلانی کەمەوە 10 دەنک گەنمت دەداتەوە بەلانی کەمەوە جار هەیە 70 دەنک گەنمت دەداتەوە گەنمەکەشت ئاوا بۆ فڕێ نادا مشتێک گەنمت بۆ فڕێداتە سەر زەوی بەڵکو لە گوڵێکی زۆر جوانە پێشکەشت دەکا بڕواتان هەبێ ئێمە دڵین گوڵە باخ جوانە بەس وەڵڵەهی دیقەت بدەن ئەو گوڵە گەنمە هەر شایەنە سەیریکەی چ ڕێزێکی تێدایە دایکە زەوی ئەڵە تۆ دەنکە گەنمەکەت ئاوا بە ڕووتی دامێ من بە گوڵی پێشکەشت دەکەم لە ناو گوڵێکا پێشکەشت دەکەم هەر بە سەرنجدانی گوڵە گەنمەکە ئینسان هەست بە ئارامی دەکا هەست بە خۆشی و چێژێکی تایبەتی دەکا ئەوەی کە هەستێکی هەبێ هەستێکی هونەری هەبێ هەست و چێژێکی عارفانە وەرگێ گوڵە گەنمەکەش هەمووی سوود و بەنرخە واتە چۆن کەسێ دیارەکەت دەداتێ ئەبینی هەر ئەوەی لە ناو پاکەتەکەدایە بە نرخە ئێمە لە دواییدا ئەو تەغلیفەی کە پێچراوەتەوە ئەو کارتۆنەی تیادانراوە ئەمانە هەموو فڕێ دەدەین ئیلا مەگەر کەسەکە زۆر خۆش بیە و دیارەکەی تێدا هەڵبگری بەڵام دیاری زەوی کە بەڕێزەوە پێشکەشمان دەکاتەوەڵە ئەوە ئەمانەتەکەتە بەڵام من یەک دانن نادەمەوە بەلانی کەمەوە 10 دەنک گەنمت دەدەمێت لە ناو گوڵێکی جوانە ئەم گوڵە توێکڵەکەی حتا ئەو قەڵاسۆی کە پێوەیەتی هەمووی سوودی هەیە تەنها ئاژەڵدارێک دەزانێ بە ئەندازەی دەنکە گەنمەکان ئەو کایە و ئەو بەرهەمەی تریشی بۆ ئاژەڵەکانی چەند بە سوودە کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ناو ڕێبازی بێ دەفەرمێ كلكم من آدم وآدم من تراب خەڵکینە ئێوە هەمووتان لە ئادەمن ئێوە هەمووتان باوە گەورەیەکتان هەیە کە ئادەمە ئادەمیش لەو خاکە دروست بووە کەواتە ئێوەش وەکو خاک وابن مرۆڤی ئەسڵ زادە مرۆڤی گەورە دوو سیفەتی وەکو زەوی هەیە زۆر بە تەحەممولە تەحەممولی ئەو هەموو بارقورسەی ژیان دەکا چونکە ئەزانێ دوا ڕۆژی خێرە ڕەنجی بە فیڕۆ ناچێ هەروەها زۆر بەخشندەیە وەکو دایکە زەویەکەی زۆریش بەڕێزە پیرەمێردی شاعری فەیلسوفی کوردی موسڵمان شعرێکی جوانی هەیە ئەگەر لە هەندێک وشەشە وەکو پێویست نەی پێکابێ بەڵام ئەوە زمانی شاعیرانەی و لێی ناگیرێ دەڵێ ئادەم لە خاک بوو لە قینی شەیطان خوا فریشتەی نات بۆ کوڕنوش کێشان شەیطان وتی من قەدری ناگرم ئەو قوڕە ڕەشە و من لە ئاگرم چونکە بایی بوو تفی لێکرا لەو شوێنە بەرزە بە شەق دەرکرا ئەمە دەرسێکە بۆ نەوعی بەشەر پیاو کە بەرز فڕی بۆی ئەبێ بە شەڕ سەرەتات خاکە دوا ڕۆژیشت خاک کەواتە خاک بە بەدڵێکی پاک خاک بە کە دەنکێ جۆیان تێچاندی بیان دەرەوە بەدە ئەوەندی وەک ئاگر مەبە هەرچیت هاتە پێش وای بسووتێنی بێتە خۆڵەمێش ئەوە تا زەوی زۆر بەخشندەیە تۆش وەکو دایکە زەوی وابە هەرچیەکیان پێبەخشی هەم بە ئەمانەتەوە بیپارێزە هەم وەکو خۆی مەیدەوە ئیلا زیادی کە بۆی بۆیە دایک و باوەک کە سیفاتی زەویان هەبێ بەردەوام شتی پاک و حەڵاڵ بۆ منداڵەکانیان کۆ دەکەنەوە بە برسێتی و بە فەقیری و بە هەژاری لە دوای مردنی خۆیان جیان نایهەڵن بە پشتیوانی خوای پەروەردگار حکومەتی دڵسۆز وەکو دایکە زەوی وایە ئەگەر هاوڵاتیەکەی شتێک پێشکەشکە ئەو 10 ئەوەندەی پێشکەش دەکاتەوە بەڵام ئاگر وەک ئاگر مەبە شەیطان کە لە ئاگرە هەرچی هاتە پێشی لە داخی ڕق و قین و حەسوودی ناودڵی هەر هەمووی دەسووتێنێ واللهی ڕێک زۆر جوانی فەرموو حاجی تۆفیقی پیرەمێرد هەیە وەکو زەوی وایە هەشمانە وەکو ئاگر وایە سیفاتە شەیطانیەکانی هەیە بەردەوام ناخی پڕە لە حقد و قین و غەرەز و بغز و حەسی و دوی هەرچی هاتە بەردەستی هەرچی هاتە بەردەمی هەرچی هاتە سەر زبانی هەمووی دەسووتێنێ وەکو ئاگر وایە تۆوا مەبە وانەی دووەم
دەزانکۆی دەنکە گەنمەوە فێر دەبین دەنکە گەنم ڕازی و خۆشحاڵە کە لە ژێر تاریکی و قورسی خاکدایە. ئەوەتانێ لە جیهانێکی ئازادا بۆ خۆی دەژی، بەڵام جوتیار دەیخاتە ژێر ئەو خاکەوە، ژێر ئەو هەموو کەرسەکەوە، ژێر ئەو هەموو قورساییەوە. قورئان دەفەرمێ فی ظولومات، لەناو تاریکیەکاندا ئەم دەنکە دانەوێڵێ، ئەم دەنکە گەنمە ژێر زەوی دەکرێ، بەڵام ناڕازی نییە. زۆر ڕازیە بە قەدەری خۆی، بە ژیانی خۆی، زۆر خۆشحاڵە، چونکە دەزانێ بە فیڕۆ نەچووە، چونکە ئەزانێت دوای ماوەیەک بەرهەمەکەی دەبینێتەوە. نمونەی ئەم دەنکە گەنمە لە زانکۆی دەنکە گەنمە بەڕێزان لە چێدا دەردەکەوێت لە دوو چینە. دوو چین هەن لە ناو مرۆڤەکاندا وەکو دەنکە گەنمەکەوان، بەخوا دەخرێنە ژێر زەویەوە، ئای قورساییان لەسەر پشتە، ئای لەم ژیانەدا مەینەتی دەچێژن، کەچی هەم ڕازین، هەر زۆر بە حوبی دڵی خۆیان بەرەو ڕووی دەڕۆن، زۆریش خۆشحاڵن، چونکە دڵنیان خوای پەروەردگار موژدەی داونی ڕەنجیان بەزایان نەچووە. یەکەم کەس دایک و باوکە. دایک و باوک وەکو ئەو دەنکە گەنمە وایە، واللهی ئەو دایکە ناوسکی دێتە دەرەوە تا مناڵێک چەند مناڵێک پەروەردە دەکا، وەکو هێلکەیەک وایە زەردێنەکەی دێتە دەرەوە. ئەو ئافرەتە شۆخ و شەنگەی جاران دوای بوونی چەند مناڵێک سەیرەکەی وەکو هێلکەکە بەس توێکڵەکەی ماوەتەوە، هەموو ناخی دەرهات بە شەونخونی، بە مەمکپێدان، بە خەڵگرتنی باری قورسی لە سکیا بۆ چەند مانگ بۆ 9 مانگ، ئیتر تەماشاش عەمەلیات، ئازار، ژانی منداڵ بوون، کەچی ئەو دایکە هێشتا هەر زۆر خۆشحاڵە، هەر خۆشحاڵە بە بینینی هەموو زەردەخەنەیەکی سەر لێوی منداڵەکەی، تەنانەت بە هەموو ئازار و شەونخونیەکانی خۆشحاڵە، ئەڵە بەرهەمم هەیە، ئەلحەمدولیلا کە مناڵێکم هەیە و خوا ساڵحی کا بۆم، بەرهەمدار بێ. واللهی ئەم باوکە بەڕێزە وەکو پیاوانی وەکو جەنابتان تا پاروێک نانی حەڵاڵ پەیدا دەکا، بەخوا پشتی دەچەمێتەوە لە ژێرباری قورسیەکانی ڕۆژگاردا. ئەزانی باوکەکان چەند ماندوون، تا خۆت نەبی بە باوک نازانی چەند باری قورس لەسەر پشتە، بارێک کە مادیە هەیە بەخوا بە کرێکاری، بە بلۆک کێشان، بە فەردە لەسەر پشت، بە حەماڵی هەموو ژیانی پشتی چەمایەوە لە ژێرباری قورسە لە پێناوی منداڵەکانیدا. والله بۆ خۆی سەمونە ڕەخێک دەخوا، کەچی پێی خۆشە ئێوارە منداڵەکانی خواردنی خۆش و چەور و بەلەزەت بخۆن، بەدەستی پڕەوە بچێتەوە بۆ لای خێزان و منداڵەکەی. هەشە بە مێشک ماندووە، ئەو مێشکەی چەند ماندووە لە پێناوی منداڵەکانیدا، واتە هەم بەجەستە هەم بە ناخ و دەروون تەحەمولی زۆر قسەی سارد و سڕی کردووە لەم دنیادا، خۆی لە زۆر شەڕ و ئاژاوە پاراستووە تەنها لە پێناوی منداڵەکانیدا، بۆ ئەوەی منداڵەکانی تووشی بەڵاو موسیبەت نەبن. ئەمە لە دایک و باوکە لە زانکۆی دەنکە گەنما فێر دەبین. عینی دەنکە گەنمەکە ناوەڕۆکەکەی هاتووەتە دەرەوە، ئەم پیاوە پیر بوو بەهۆی مناڵەکانیەوە، ئەم دایکە بەس توێکڵەکە و قەباغەکەی ماوەتەوە، ناوەڕۆکەکەی بەهۆی منداڵەکانیەوە هاتە دەرەوە، بەڵام زۆر ڕازین، هێشتا زۆر شکری خوا دەکەن، زۆر لە ناخەوە خۆشحاڵن، چونکە منداڵەکەی خۆیان دەبینن. ها دەنکە گەنمەکە عەرزم کردن دیقەت بدە لە زانکۆی دەنکە گەنما چی فێر دەبی. دەنکە گەنمەکە ناوەڕۆکەکەی هاتە دەرەوە، دەنکە گەنمێک بێنە ها لە زەوی دەری بێنە سەیرەکەی ناوەکەی هاتووەتە دەرەوە، بەڵام زۆر خۆشحاڵە، ڕێک و قنج وەستاوە، ئەڵێ بەیانی قەت دەکەم، باڵا دەکەم، گوڵ دەکەم، بەرهەم پێشکەش دەکەم، هەر دەنکێکم دەبێتە دەدەنک، من بەرهەمەکەم بە فیڕۆ نەچووە، من بەهۆی ئەم گوڵانەوە نەفەوتاوم، من جاریشکە دەخرێمەوە زەویەوە و زیندوو دەبمەوە. دایک و باوکیش ئاوان، بۆیە بەخوا مناڵی ساڵحیش ئەوەیە بەو دەنکە گەنمە دایک و باوکی خۆی بەبیر بێتەوە، لەسەر هەر سفرەیەک دانیشتی و پاروێک نانت خوارد، لەگەڵ تەماشاکردنی هەر پارچەنانێک لە نانەوایەکە لە سەمونێکە دەنکە گەنمەکەت ئەزیزم بێتەوە بەرچاو، ئەوە دایک و باوکەکەتە. ئەوە لە ژێر زەویدا ئەو هەموو مەینەتەی کێشت بە ڕازیبوون و خۆشحاڵیەوە لە پێناوی بوونی تۆدا، تۆش بە تایبەتی لە کاتی پیریدا ئاگال لێیان بێ. إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما. أو كاتب بيري كوتلايتو زور آقاد ليبيا أو لمناليا چون بو تو دل سوز بو توش آوا بهستو بسوزو
دڵە ناسکەکەی بپارێزە وەک ئەو لە مناڵیدا دڵی ناسکی تۆی دەپاراست و قەت بینی وتە دایکێک بە مناڵەکانی بڵێ ئۆف لە دەستان بەخوا زەحمەتە بەخوا بەس دایک و باوکە چەندە ئازاری بدەی هێشتا دڵی نایە دوعای شەڕت بە دڵەوە لێ بکە ئەگەر دوعایەکیش بکەوە هەر سەرزارەکیە کە نابێ بیژیکە ئیسلام نەهی لەوەش کردووە بەڵام وەڵڵاهی کام دایک و باوکەی دەڵێ مناڵەکەی کوڕەکەی کچەکەی چەنە خراپیش بێ بۆی بەخوا هێشتا لە دڵەوە ئاواتی خۆشبەختی بۆ دەخوازێ وەکو دەنکە گەنمەکە ئەڵێ من ناخم هاتۆتە دەرەوە بەڵام تو خوش تۆ بەرهەمێکی جوان بە بەڵام بەداخەوە جاریش هەیە لە کۆمەلگادا الحەمدولله چاکەکان پاکەکان بە تایبەتی لە کۆمەڵگەی موسڵمانی ئێمەدا ئەم ڕێز و حرمەتەی کەوا لە دایک و باوکان دەژیرێ کا لە وڵاتانی تردا هەیە بەخوا ئەوەی لەناو کووردا ئیحترامی ئەم باوە گەورە و دایە گەورە و ڕیشسپیە و کەسە گەورە بە تەمەنەکانمان هەیە لە وڵاتانی تردا نییە وەکو ئەوروپایەک نییە هەموو شارێک چەند خەڵوەتگەی پیری تێدا بێ و بە خەڵک بە پارە بەخێو بکرێ لە ماڵی ئێمەدا لە ناو خانەوادەکانی کوردی موسڵمانی ڕەسەندا لەسەر چاواندا دەندرێن دکتۆر سەلمان عۆدە نووسەری بەناوبانگی ئیسلامی لە یەکێک لە وتارەکانیدا لە کۆڕەکانیدا لە باسی بێوەفایی کەسانێک بەرامبەر بە دایک و باوکیان دەڵێ کەسانی دەوروبەرم ئەوانەی لێم نزیکین بۆیان گێڕامەوەتیان کۆمەڵک برادەری موسڵمان بۆ چوونە دەرەوەیەک بۆ بەسەربردنی چەند کاتێکی خۆش بەیەکەوە هەم بینینی دیمەنەکانی دنیا و شکرانە بژێری خوای پەروەردگار هەم بۆ خواردنی پاروێک نانی خۆشی جەماعی بەیەکەوە لە گەشت و سەیرانێکە ڕوومان کردە کەناری ڕووبارێک دەریایەک لەوێ بینیمان ئافرەتێکی بە ساڵاچووی بە تەمەنی پشتچەماوە بەڵام زۆر پاک و پوخت دەم بە زیکر جەماڵ جوان نێو چاوان نورانی بە تەنها دانیشتووە لەوانەیە 3 سعات 4 سعات ئێمە لێ دانیشتین ئەو پیرێژنە هەر بە تەنهایە بۆ یەک کۆمەڵە گەنجە موسڵمانەکە ئەڵێن وەڵڵاهی با بڕۆین بۆ لای ئەمدایە ئەمە خۆ بۆ خۆی توانای ڕۆیشتنی نەماوە باشە بۆ کەسیش لە دەوری نییە هەستی موسڵمانیەتی وجدانی مرۆڤایەتیان ڕێگا نادا لەم ئافرەتە بە تەمەنە نەپرسن تۆ حاڵت چیە بۆ لێرەی ئەوە چەند سعاتێکی زۆرە ئێمە لێرە داینگەشت و سەیرانی خۆمان دەکەین بەڵام تۆ هەر بە تەنیایی بەڵێ دەچن بۆ لای لێی دەپرسن ئەڵێ وەڵڵا کاکە من بێکەس نیم من کوڕەکەم هێناومی بۆ ئێرە و توێتی من لەگەڵ خێزانم و منداڵەکانمدا تۆزێ دوور دەکەوینەوە ئەچینە ناو ئاوەکە دایە بۆ خۆل لێرە دانیشە تا دەینەوە بە شوێنتدا بەڵام ئەم نامەیەشی دامێ ئەم زەرفەسپێشی دامێ وتی ئەمە دنیایە ئینسان با عینوانێک شتێکت پێ بێ ئەمەت هەر با بەدەستەوە بێ تا کاغەزەکەم بەدەستەوەیە ئەڵێ کە لێمان وەرگرت نووسرا بوو ئەمە دایکی منە بەڵام بەخوا دەبێت لە بینی خێزان و منداڵەکانم و دایکمدا یەکیان هەڵبژێرم ناشتوانم واز لە خێزانم و منداڵەکانم بێنم بۆیە و بڕیارم داواز لە دایکم بێنم هەر کەسێک ئەم دایکی منی هەڵگرتەوە خوا خێری بنووسێ بۆ خۆی خزمەتی دەکات تەسلیم بە حکوومەتی دەکات چی لێ دەکات کەیفی خۆیەتی بەڵام تکاتان لێ دەکەم نەیهێننەوە بۆ ماڵەوە بۆ لام چونکە دایکم عینوانی ماڵەکەمان دەزانێ ئەوانیش پێڵەن دایەگیان وەڵڵاهی ئەمە کوڕەکە دەمە چەند سعاتە تۆی بەجێهێشتووە لەم کاغەزەدا کە بەدەستەوە ئەمەی نووسیوە ئەڵە چەند محاولەمان لەگەڵ کرد هەوڵمان لەگەڵدا دایکەکە بڕوای نەدەکردی ڕۆڵە ئەو کوڕمە ئەزانی ئەو کوڕە تاقانەیەم بە چه حاڵێک بەخێو کردووە دوای مردنی باوکی هەموو تەمەنی گەنجی و جوانی خۆم لەسەردانە چۆن ئێستا منی فڕێداوە لێرە وتمان وەڵڵاهی لە کۆڵ خۆی کردویتەوە بەڵام ئێمە لە خزمەتت داین بەخواوە ئێوارەیەکی درەنگە وا دنیا تاریک دەبێ بەخوا قبوڵ ناکەین تۆ لێرەبی وەرە وەکو هەر کامێکمان وەکو کوڕی خۆت وەکو دایکی خۆمان پوری خۆمان دەدبینەوە ماڵی خۆمان ئەڵێ هەڵمان گرت و ڕازی بوو دنیا تاریکە و کوڕ نەهاتەوە وتمان دڵنیا بەنایەتەوە بە شوێنتدا و تووشێتی نەیهێنەوە بۆ ماڵەوە با ئەم جارە دایەگیان تووشی کارە ساتێک نەبی دیارە ئەم پیاوە نامەرد بووە و فشارەکان لەسەری زۆر بوون ئەم بڕیارە هەڵەی بۆ دنیا و قیامەتی خۆی داوە ئێمە ناتبینەوە بۆ ماڵەوە توتی نەیهێننەوە بۆ ماڵەوە با تووشی کارە ساتێکیش نەبی خراپتر ئەڵێ بەڕاوێژی بینی خۆشمان وتمان نەوەکو بیبینەوە ماڵەوە و ئەمە مرۆڤێکی بەتەمەنە وا لە ماڵی یەکێک لە ئێمە مرد خۆی مەوەکو دایکمان خزمەتی دەکەین بەڵامان ئەم کوڕە نامەردە دەتوانێت بانی لە دادگادا داوامان لەسەر قەید کا و داوای خوێنی دایکی بکە و بوختانێکیشمان بۆ بکە
بەڵێ کەسەکان زۆر عاقڵ و دیندار و ژیر بوون. زۆر جار ئێمە دیندارێکی زۆر باش و بە ویژدانین، بەڵام لە ڕووی یاساییەوە شتەکان لێک نادەینەوە. ئەوان لە ڕووی دین و یاساوە لێکیاندایەوە بڕیاریاندا پەیوەندی بە خەڵۆتگەی پیری حکوومەتەکە و وڵات و یاساکەوە بکەن. لە ڕێی پۆلیسەوە تەسلیم بە خەڵۆتگەی پیریان کرد و لەوێ ئافرەتەکە لەلایەن حکوومەتەوە بەخێو دەکرا. دوای ساڵێک یەکێک لەوانەی کەوا عینوانی خۆیدا و ئەم ئافرەتە بە تەمەنی تەسلیمی خەڵۆتگەی پیری کردووە، پەیوەندی پێوە دەکرێت لە بنکەکەوە ئەڵەن وەرە سەردانێکی ئێرە بکە. ئەڵە فەرموو لە دوی منتان ناربوو، ئەڵێن بەڵێ پار ئەو ئافرەتە بە ساڵات چووە ئەو پیرەژنەیە تۆ هێنابوود بۆ ئێرە. وتی بەڵێ. وتیان داوات دەکا. وتم بەسەر چاو واللهی دەبوو سرم لێدایە، بەڵام مەشغەڵەتی ژیان و گوزەران و ئەوانە من شەرمەندەم دەسەڵات بووە. چوون بۆ لای و خۆم پێ ناساندەوەتم لە دوی منن ناردەبوو. ئێمە کۆمەڵە برادەر بووین، من عینوانی خۆم لێرەدا نابوو، هەمومان لە خزمەتت داین. وتی ڕۆڵە گیان تۆ لەبەر چی ئێوە کۆمەڵە گەنج لەبەر چی منتان هەڵگرت، لەبەر چی دڵنەواییتان کردم، لەبەر چی منتان هێنایە ئێرە، چمە بەستێکتان هەبوو؟ وتندای گیان وەڵڵاهی بەس لەبەر خوا، وەڵڵاهی ئیمانەکەمان و ویژدانەکەمان ڕێگەی نەدا ئافرەتێکی بەتەمەن بەو ئێوارە درەنگە لە کەناری ئەو دەریایە بە تەنیا بەجێ بێڵین. وەکاتی ئەو نووسراوەشمان بینی زانیمان کوڕەکەت بەو هەموو خراپی و نالەباری خۆیەوە قبوڵی تۆی نییە، بڕیارمەدا تەسلیم بە ئێرە بکەین و ماڵی حکوومەت ئەگە حکوومەتێکی دادپەروەەر بێ وەکو ماڵی باوک وایە بۆ ئەندامان و هاوڵاتیانی وڵاتەکەی لە هەموو شوێنێک ئەمانترە. بەڵێ ئەڵێ وتم بەخوا بەس لەبەر خوا، وتی تخوا بەس لەبەر ئەڵڵا، وتم ئەرە وەڵڵا بە ئەڵڵا بەس لەبەر خوا و ڕەزامەندی خوا، لەبەرەوەی کە خوا فەرمانی پێکردوین بێ هەڵوێز نەبین بەرامبەر بە کەسێکی ستەم لێ کراو، بە کەسێکی ئاوارە کراو دەربەدەر کراو، ئێمە خاوەنی هەڵوێز بووین، بەس لەبەر خوا تۆمان هێنا بۆ ئێرە. وتی دەی هەل لەبەر خاتری ئەو خوایە تو خوا بڕۆ بۆ لای کوڕەکەم و بیدۆزەوە عینوانمان لە فڵان گەڕەکە لە فڵان شوێنە. بەڵکو وتم وەڵڵاهی ناتوانم بچم بۆ لای پیاوی نامردی ئاوا ناچمە بەر دەرگاکەی. وتی بە هەر ڕێگایەک بە تەلەفۆنەکەی پەیداکە. بیرم کردەوە لە بنکەی پۆلیس و ئاسایشی ئەو شوێنە ناسیاوم هەبوو، ژمارەی تەلەفۆنەکەمان وەرگرت. 3 جار تەلەفۆنم بۆ کرد، وتم دایکت داوات دەکا لەبەر خاتری خوا نایەتەوە ماڵەوە، دایکت لە کۆتایی ساتەکانی ژیانی دایە و نەخۆشە، تو خوا بڕۆ سەرێکی لێدا. جاری سێم پێی وتم ئەگەر بێت و تەلەفۆنم بۆ بکەیتەوە ئەوە داوای یاسایی لەسەر تۆمار دەکەم، تۆ دەتەوێت ئازارم بدەیت. دایکم ئەگەر مر شارەوانی دەینێژێ نەکوڕی نەدایک نەکوڕی تۆیە نەدایکی تۆیە نە تۆ کوڕی ئەوی نە خزممانی تۆ چ پەیوەندیت بەوە هۆیە. ئەرکی سەر شانی خۆت جێبەجێ کرد کاکە جاریش کە تەلەفۆنم بۆ نەکەیتەوە و ئازاری خۆم و ماڵ و منداڵم مەدە کە دایکم مر شارەوانی بۆ خۆی دەینێژێ. ئەڵێ بە دڵشکاویەوە گەڕامەوە چاوەکانم پڕ بوو لە فرمێسک، نەمتوانی ڕاستیەکەی پێنەڵم. وتم وەڵڵاهی دایک جان کوڕەکەت حاشای لێ کردووی. دەستی کرد بە گریانێک، دڵم منیش خۆم بۆ نەگیرە. وتم وەڵڵاهی دایک جان سوێن بە خوای پەروەردگار، من ئیمکانیەتی مادیم هەیە، بەڵێن بێ وا بزانە من کوڕی تۆم و قبوڵم، تو من تۆم قبوڵە بە دایشی خۆم بە پوری گەورەی خۆم، تۆش قبوڵت بم بە کوڕی خۆت. وەڵڵاهی پێویستیت بە خواردنە، دڵت چی دەخوازێ هەموو ڕۆژێ بە دەستی خۆم بۆت دێنم. وەڵڵاهی جلوبەرێک چ ئارزوویەک لە دڵ تایمەی بەژێرگڵەوە، وەڵڵاهی ئەو جلوبەرگە جوان و ناسکەت بۆ دەکڕم. ئەگەر جێگەی خەوت خۆش نییە جێگەی خەوی تایبەتیت بۆ دێنم. ئەگەر شوێنەکەت گونجاونێ دەتگوازمەوە بە خەڵوەتگەیەکی پیری تر، وەڵڵاهی ئامادەم هەرچیم لێ بەسەر بێدادگا و دادوەر ئاگادار دەکەم ئەدبەمە ماڵی خۆم، من وەکو کوڕی خۆت. ئەگەر حەزت ئەگەر نەخۆشیەکی سەختت هەیە و لێرە دکتۆرەکان چارەسەرت ناکەن و ئازارت زۆرە، وەڵڵاهی دەتبەمە دەرەوە و لە ڕێی خەڵوەتگەی پیریەوە ئیجازە وەردەگرم بدبم بە باشترین دکتۆرەکانی وڵاتە چارەسەرت بکەم. ئەگەر دڵت لێرە ناڕەحەتە دەدبەم گەشت و گۆڕان و سەردانت پێ دەکەم، سەیرانت پێ دەکەم، لەگەڵ منداڵەکانی خۆما دەتبەمە دەرەوە، لەگەڵ دایک و پوری خۆما دەتبەمە دەرەوە. بەڵێم بێ مەگری ئەوەندە دڵی خۆ ناڕەحەت مەکە، من بە کوڕی خۆت قبوڵکە. وتی وەڵڵای ڕۆڵەی جان من ئێستا لە دوا ڕۆژەکانی تەمەنمدا هیچم لە دنیا نەماوە، بەخوا نە بە تەمای خواردنم، نەچاوم لە جلوبەرگە، نەچاوم لە گەڕان و چوونە دەرەوەیە، چاوم لەوەیە سوزەیەشی بە حەق بۆ پەروەردگاری خۆم بەرم، بەڵام حەیف کوڕەکەم نەهات. وتم تخوابا لە دڵمان نەبێتە گرێ، ئەمەندە بۆ ئارزومەند و تاسەمەندی بینینی کوڕەکەتی لە داخل لە حەزەکانی ژیانتدا. وتی بۆ ئەوەی یەک جاری تر لە باوەشم گرتایە، پێم وتایە کوڕە شیرینەکەم
دڵنیام ویژدانت ئازارت دەدا، ئیمانت ئازارت دەدا کە هەواڵیان پێدای دایکت مردووە پەشیمان دەبێەوە بۆ ئەوەی لە دوای مردنم خەفەت نەخۆی. کوڕی خۆم تو خوا بڕۆە لەبەر خوا گردنت ئازابێ. وەڵڵی پێت دەڵم خوا لەسەر من تۆ سزا نەدا، خوا لەسەر من منداڵەکانت خراپ نەکا، خوا لەسەر من بەرەکەت لە ماڵت هەڵنەگرێ، خوا لەسەر من و ئەو ئاهی من کە لە ماڵەوە کردتەمە دەرەوە، یا ڕەبی خوا غەزەبت لێ نەگرێ، یا ڕەبی خوا ڕەحمت پێ بکە. ئەمویست ئەمەی پێ بڵێم و لە دوای مردنم کە ئەمجا شەیطان وازی لێ دێنێ و ئەمجا پەشیمانی یەخەی دەگرێ با بە حەسرەتەوە کوڕەکەم نەژیم. ئەڵێ دوای ئەوە پیرێژنەکە مرد، بەڵام کوڕەکە ئەم موژدەی لە دەمی دایکی وەرنەگرت. بەڵێ بەڕێزان، وەکو دەنکە گەنمەکە دایک و باوک وایە، بەخوا زۆر خۆشحاڵە، هەمووی قبوڵە لە پێناوی تۆدا، بەڵام تۆش گوڵە گەنمێکی وەفادار بە بۆ دایکەکەت بۆ باوکەکەت. خاڵی دووەم شەهیدەکانن، ئەوانەی کە ڕوحی خۆیان بە ئارزومەندی خۆیان دەبەخشن، وەکو دەنکە گەنمەکە ئەهەن ناوسکیان دێتە دەرەوە، پارچە پارچە دەبن، بریندار دەبن، خوێن لەبەریان دەڕوە. ئەو شەهیدانەی کە فی سەبیل الله لە پێناوی خوادا گیانیان دەبەخشن. پەروەردگار دەفەرمێ: ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أموات بل أحياء عند ربهم يرزقون. هەرگیز وامەزانن ئەوانەی کوژران پارچە پارچە بوون وەکو دەنکە گەنمەکە کە ناوسکیان هاتە دەرەوە. شەهیدی وا هەیە کفنەکەی چەند پارچە گۆشتێک بۆ کە خراوەتە زەویەوە، لە جلەکانی خۆیدا تەیەمومی پێکراوە، بە کەڵکی شۆرینیش نەما، وەکو دەنکە گەنمەکە ناوسکی هاتە دەرەوە. بەڵام زۆر خۆشحاڵ بوو بە ڕەزامەندی خۆی ئەو ڕێگەی شەهید بوونەی هەڵبژار. فی سەبیل الله لە پێناوی گەیاندنی ئەم ڕەحمەتی ئیسلامەدا. ئەوەندەی چێژ لە خواناسی و دینداری و ئیسلامەتیەکەی وەرگرتە بوو، ئەیگوت خوایە بە ڕوحی خۆم ئەم ئیسلامە دەگەیەنمە خەڵک. بەڵام لێتان تێک نەچێ بەڕێزان، ئیسلام کاتێ باسی جیهادی فی سەبیل الله دەکا، یعنی گەیاندنی ئیسلام، نەک سەپاندنی ئیسلام. هەندێک خەڵک وا دەزانێت ئەوانەی کەوا سەحابی بوون و شەهید بوون لە پێناوی ئەم ئیسلامەدا، ئیسلامیان سەپاند بەسەر گەلاندا. ناوەڵڵا بەس گەیاندیان. دروشمی سەحابە ئازیزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە سەحابە بێ ئەوە بوو: جئنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد. ئێمە هاتین بۆ ئەوەی خەڵکی مرۆڤایەتی ڕزگارکەین لە بەندایەتی بەندەکان، هیچ کە مرۆڤ نەبێتە بەندەی کەسێکی وەکو خۆی، هەمومان ئازادانە بژین بۆ بێناوی ژیانێکی ئازاد بۆ مرۆڤایەتی، هەمومان ببین بە بەندەی ڕاستەقینی ڕەب العالەمین کە ئەڵڵایە و خالقی هەمومانە. دووەم شەهید ئەوانن کەوا لە پێناوی پاراستنی شکۆی نەتەوەکەیان، خاکەکەیان کە خوا بە ئەمانەت پێبەخشیون، لە پێناوی ژن و منداڵ، من المستضعفين من الرجال والنساء، ئەو دوژمنە داگیرکارە بێ ڕەحمەی کە دەهات و خاکەکەی داگیر دەکردی، ژنەکانی دەکردی و دەیبردن بە کەنیزەک و بە کۆیلا، منداڵەکانی لە ئەنفالە ژێر خاک دەکردی، چارەنووسی کچە گەنجەکانی وەکو گەنجەکانی ئەنفالی ئێمە و ئەوانەی ڕۆژاوا کە دەبرێن و دیار نامێن و کەس نازانێت لەکوێن و حەسرەت دەکا بە دڵی هەموماندا تا مردن و مێژومان لە بیری ناچێتەوە. ئەوانش کە خواناسن، سوژدەی بە حەق بۆ خوا دەبن، کوردایەتێکی ڕاست و دروست دەکەن، بێ فێڵ و بێگرێ، دوور لە گرێ و گۆڵ و لە فەودەوری سیاسەتێکی ناشەریفانە. وەڵڵاهی ئەو شەهیدانەش وەکو دەنکە گەنمەکە کە ڕوحی خۆیان بەخشی بە کوردستان، لە پێناوی ئازادی گەلەکەیاندا، لە پێناوی ئەوەدا هیچی تر ژن و منداڵمان ئەنفال نەکرێتەوە، وەکو ئەوانەی کە لە ڕۆژ ئاوا ئەگەر شایەتمانێکی بەحق بە ئەڵڵا بێنن، بەڕابەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم ڕازی بن، نێتی خاوێنی دڵیان تەنها بۆ خاک و خەڵک کە مەزڵومەکەی خۆیان بێ، وەڵڵاهی ئەوانەش وەکو دەنکە گەنمەکە نەفەوتاون. ئێستا ئێمە لە باشووری کوردستاندا بەو هەموو کەم و کوڕێشکە هەمانە، ئێمە زۆر شکرین، هەزاران هەزار جار سوپاسی خوا دەکەین کە حکومەتی هەرێمی کوردستانمان هەیە. دەنووک و شەڕی ئێمە لەگەڵ گەندەڵکارانی بەرپرسی وڵاتە، نەک لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان. ئێمە شەڕمان، ناکۆچیمان، وتاری توندمان لەگەڵ ئەو گەندەڵانەیە کە لەسەر قوت و نان و موچەی ئەم خەڵکە هەژارە و خوێنی شەهیدانی ڕاستەقینەی کوردستان خۆیان دەوڵەمەند کردووە. ئەینا بە بیلبیلەی چاوەکانمان خاشی کوردستان و قەوارەی هەرێم دەپارێزین و هەروەها لە هەر شوێنێکی پارچەکانی کوردستاندا بن، ئازادی خوازان، شۆڕژگێڕان، دڵمان لەگەڵ دڵیانە.
بۆیە شەهیدانیش وەکو دەنکە گەنمەکە ناوسکیان هاتە دەرەوە بەڵام ئەم ئازادیە دەبینن ئێستا ئەم ئازادیە ئەم وتارەکە ئێستا ئێمە لە مزگەوتیشا قەدەغەکراین بەڵام لە ماڵی خۆشمان سواز بۆخوا هێشتا شاد و شکرین هێشتا لەژێر ئاسمانی کوردستانی خۆماندا پەیامی خوا و ئاسانی بە نەرمونیانی وەکو قورئانەکە فەرموویەتی بۆ خەڵکە موسڵمانەی خۆمان ڕادەگەیەنین سواز بۆ خوای پەروەردگار شەهیدانیش ڕەنجیان بە فیڕۆ نەچووە لە کۆتاییدا داواکارم لە خوای پەروەردگار یا الله باشتر لە قورئانەکەت شارەزامان کەی یا ربی خوای ڕەنجی دایک و باوکەکان بە فیڕۆ نەچێ خوای ئەولادمان ساڵحکەی ئەوەی منداڵمان هەیە خوای منداڵمان ساڵحکەی بەرهەمدار بن وەکو گوڵەگەنمی پڕبەرەکە دوابن بۆمان ئەوەی نیەتی یا الله منداڵی ساڵح بە هەموو دایک و باوکێک ببەخشی هیچ دایک و باوکێک لە ئەولادی ساڵح بێبەش نەبێ یا ربی خوای پەروەردگار منداڵەکانمان پارێزی ڕۆڵەی هەموو مسلمانان پارێزی یا ربی خوای ڕۆڵەی کوردەکانمان پارێزی بەهانا و هاواری ئەم کوردە مسلمانەوە بێی کە بەڕاستی تۆ دەپەرستێ بەڕاستی ئەم کوردە شەیدای مزگەوتە شەیدای قورئانە شەیدای ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کەسمان نییە تۆ نەبێ رب العالمین بێ بەهانا و هاواری ئەم کوردە مسلمانەوە یا ربی خوایە برایانی کوردمان خوشکانی کوردمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێرگرانێکی گەورەدان یا ربی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە یا ربی خوایە برایان و خوشکانمان لە ڕۆژئاوای کوردستان پەلامار دەدرێن یا ربی خوایە بێ بەهانا و هاواریانەوە یا ربی خوای جنگ لە هەموو شوێنێکا کۆتایی پێبێ هەموو ستەم لێکراون بە مافی ڕەوای خۆیان بگەن هەموو ستەمکاران یا الله وەکو فیرعەون و نەمرود هەر لە دنیادا سزای ستەمەکانیان وەرگرن و ڕوڕەشی قیامەتیان کەی و بە جەهەنەم شادیان کەی یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەیت دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی عاقیبەتی هەموو لایەکمان خێرکەی لەسەر ئەم دینداری و ئیسلامەتی و خواناسی و ڕێبازی قورئان و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام بین و استقاممان پێ بەخشی لەسەری بژین و لەسەری بمرین و بە ئیمانەوە زیندوو ببینەوە آمین 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 والحمد لله رب العالمين